ئینشاءڵڵا بە پڕ دڵێکی پڕ خۆشەویستیەوە یادی ئەو فەخری کائینات و نوری چاو و تازی سەرمامان بکەینەوە صلى الله عليه وسلم. عزیزانی من، علمێکەیە پێی دەرێن علم و دەلائل النبوة، علمێکە علەما قەدیم کتێبیان لەسەر نووسیوە. مەسەڵەن یەکەم کەس کە لەسەری نووسیبی ئیمامی ئەسفەهانیە، دوایە لە پاشەوی ئیمامی مستەغفریە، دوایە لە پاشەوی ئیمامی بەیهەقیە ڕەحمەتی خوایان لێبی. طبعا ئەو سێ عالمە هەر سێکیان کتێبێکیان هەیە بە ناوی دەلائل النبوة، باسی نیشانەکانی پێغەمبەرایەتی محەممەد دەکا صلى الله عليه وسلم. چەند نیشانەی هەبووە کە هەموو ئەوانە علامەتن لەسەر ئەوەی کە ئەو کەسە ئەو محەممەد عليه الصلاة والسلام پێغەمبەری خوایە. طبعا زۆر شتیان باس کردووە، مەسەڵەن هەموو موعجزەتەکانی کە باسی کردیە، هەموو ئەو فەرمودانەی کە باسی کردیە، مهم هەموو کار و کردەوەکان و هەڵوێستەکانی پێغەمبەری عليه الصلاة والسلام هەمووی دلیلن لەسەر ئەوەی کە ئەو محەممەد عليه الصلاة والسلام پێغەمبەری خوایە. بەڵام ئەمن ئەو ڕۆشتێکم بۆ هێناون کە عولەما باسییان کردووە کە دلیلی ئەوەیە کە ئەو محەممەد عليه الصلاة والسلام پێغەمبەری خوایە کەم کەس بەلای داچووە. ئەویش ئەوەیە ڕوخساری جەمالی ئەو محەممەد عليه الصلاة والسلام دلیلی پێغەمبەرایەتەکەیتی. سبحان الله. یعنی هیچ پێغەمبەرێک لەو هەموو پێغەمبەرانی هەبوونە ڕوخساری دلیلی نبووەتەکەی نەبووە. هیچ پێغەمبەرێک ڕوخسارەکەی جوانی و جەماڵەکەی دلیلی ئەوە نەبووە کە پێغەمبەرە، دەبای موعجزاتی پێبی. بەڵام پێغەمبەری ما محەممەد عليه الصلاة والسلام هەر ڕوخسارە جوانەکەی دلیلی نبووەتەکەیتی. سبحان الله. یعنی زۆر شتێکی غەریبە، شتێکی یعنی شتێکی تایبەتە بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. جارە با بچینە تەماشای قورئانێ بکەین، دەبینی قورئان زۆر بە غەریبی باسی کۆمەڵک ئەعزای پێغەمبەری خوای دەکا صلى الله عليه وسلم. باسی دەموچاوی دەکا، باسی دڵی دەکا، باسی پشتی دەکا، باسی سینجی دەکا، باسی دەنجی دەکا، باسی زبانی دەکا، باسی هەموو ئەندامەکانی دەکا. پێش ئەوەی بچینە سەر ئەوانەی کە بەس تەنها بە ڕوخساری محەممەد عليه الصلاة والسلام ئیمانیان هینایە، بابێن تەمەشای قورئانێ بکەم بزانە ئەم قورئانە عەزیمە سبحان الله چەند بە جوانی باسی ئەو هەموو شکڵ و شێوەی محەممەد المستەفا دەکا صلى الله عليه وسلم. مثلا دا ئاەتم هێنایە لە قورئانێ هەر بە کورتی خوای گەورە کە باسی شکل و شێوەی پێغەمبەری خوای دەکا صلى الله عليه وسلم. مثلا یەک لەوانە خوای گەورە دەفەرمی قد نرى تقلب وجهك في السماء أي محمد عليه الصلاة والسلام. ئێمە ئاگامان لێیە تۆ ڕوو لە ئاسمانێ دەکەیت و دەپاڕێیتەوە بەدڵ بۆ ئەوەی قیبلەی لە بەیت المەقدس بگۆزینەوە لە بۆ بەیت الله الحرام. ئەم بزانە ئەلێرە پێغەمبەر ئەلێرە خودای متعال جل وعلا باسی ڕوخساری پێغەمبەر دەکا عليه الصلاة والسلام. قد نرى تقلب وجهك في السماء. ئەوەیە لە ئاەتێکی تردا خوای گەورە دەفەرمی ما كذب الفؤاد ما رأى. ئەو باسی دڵی پێغەمبەر دەکا عليه الصلاة والسلام کە لە ئیسرا و میعراجدا ئەو دڵی پێغەمبەری خوا هەرچی دیتیە هەمووی تەواوە و حەقیقیە. یان لە ئاەتێکی تر دەفەرمی ما زاغ البصر وما طغى. عینەن ئەوەش هەر باسی ئیسرا و میعراجە کە ئەوەی چاوی محەممەد عليه الصلاة والسلام لەو ئاەتە عەزیمانەی کە لە ئیسرا و میعراج دیتی هەمووی تەواون بە حەقیقی دیتیتی. خاصەتەن پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دوو جاران بە شکلی حەقیقی خۆی حەزرەتی جوبرائیلی دیتووە. جاری یەکەم کە وەحی لە بۆ هێنا لە غاری حیرا، جاری دووەم کاتێک کەوا ڕەفیقی سەفەری بوو لە بۆ ئاسمانی هەفتەم و لە بۆ لیقای خوای متعال. دوو جار بە شکلی حەقیقی خۆی دیتیتی کە دەفەرمی حەزرەتی جوبرائیل 600 باڵی پێوەیە. لە ئاەتێکی تر دەفەرمی وما ينطق عن الهوى. ئەلێرە خوای گەورە باسی نوتقی پێغەمبەری دەکا عليه الصلاة والسلام لە ئاەتێکی کە دەفەرمی لا تحرك به لسانك لتعجل به. ئەی محەممەد عليه الصلاة والسلام پەلە مەکە
كزبان لقر جبرائيل دريوه فلما مودكين هم آية كانت بيت بري كاتك عزتي جبرائيل وحي لبوده هنا أو إيش لقبي ديقوتوا فايقول فرمي لا تحرك به لسانك لتعجل به فليمك زبانة ميلي وبزبانة أو آية تانية كجبرائيل كلو دلي إن علينا جمعه وقرآنه إما لسرمانا حمل سنجي تو كودا كينو وهر هموش بي روان دكين لا آياتي شي تردا خواهي قوردا فرمي ألم نشرح لك صدرك آية إما الدلي تومان قشاد نكر أي محمد عليه الصلاة والسلام سنجي تومان قشاد نكر ورفعنا عنك وزرك الذي أنقض ظهرك اللي هم باسي سنجي مباركي لك هم باسي فشتي مباركي لك آخر آية كخواي قول باسي قلب محمدك عليه الصلاة والسلام دفرمي ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أي محمد عليه الصلاة والسلام أجاب ياوي قصر رقو دل رقباي هم خلق لدورة تسولي عندك أدي أو دلت سونا صدليك لآياتي شتر دادا فرميتن لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم سبحان الله دفرمي بيغمبرك تان لأيوة لو هاتوا لا جنسي أيوة ولا أيوة لو تان هاتوا عزيز عليه ما عنتم زوري بينا خوشا كبراسي عنادي لقردك نو بدويناك ونو بخسيناك حريص عليكم زور حريص لصر أوي كأيوة لأقري زهنم نزاد بالمؤمنين رؤوف رحيم دو صفة خوايا رأفة الرحمن دو صفة خوايا خوا هردو چی بخشيت محمد المصطفى صلى الله عليه وسلم كأم پیغمبر خوايا هم بدل پیاوش أو پری رؤوفو أو پری برحم بزيشا بابين سر أو روداواني كالسيرة باس كراون كاتي كهاتونا وبس رخصاريان ديتوا سبحان الله يكسر إيمانيان هنا يقدوانا عبد الله كوري عباس عبد الله كوري السلام عفوا عبد الله كوري السلام كيقلا قورو معقولاني يهوديا كامبو ويقلا علماء كاني يهوديا كامبو أفرمي جملي بو قتيان أو محمد هاتي مديني وخلق لدوري خربو توا كمش دبر أوصافي أو بيغمبرم همو لتوراة خيندبو قلت تسومو لدياري راوستام دفرمي فلما تأملته كاتك لي وربو موا علمت أن هذا الوجه ليس بوجه كذاب حد بس كتمشي رخصار مكر أو نور زمالم ديد وتم والله أو رخصاري بياوشي دروسن دي سبحان الله يكسر إيماني هنا يكسر إيماني هنا ده معلومي زنابتا يكم تاري بيغمبري خو عليه الصلاة والسلام لمدينة أوبو كهمو خلق دورشي لدابو بكافر مسلمان بجولك كان شوا فرمي أيها الناس أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلون الجنة بسلام روداوي شتير ك أول ما اندجرتوا تاريخي كوري عبد الله محاربي تاريخ ده فرمي أمان شوان بوم شواني بلكم بوم بلكم هبو زورت الجيانم لكنوي بربو سري قلت هندك مرة اشتيها بو همر وجه مرة كان ملودة بردا رواري لو أويتير بخونو شيري عن بيته قلت بيستبهم كمحمد المصطفى عليه الصلاة والسلام هات مدينة ومزيسي هي فرمي مرة كان بزيد يشتو رجل مزيسي بيغمبري دادا يجتمع عليه الصلاة والسلام جمد داق سكاني كأي وارد قراموا هيستيريان نخوار بو مرة كان هيز نتيريان خوار بو نقوانيان برشل بو دا بيرم زور قاري لقد كردم زور سرزن اشتي دكم دقو بابا أتو صدقي أتو هرنوسي لديان مرة كان أتو بو أور مرانا ناوريني أتو لوناي بيشويني شي باواني شي بعد جي شي كسكو باشي بيلي بي أتو دو آقان دينينا تم والله دا بير نازانم هر دا بينم وعلو قور جاي دخون هر اون دي زانم فعلا قلت كتمشام دكر جاي دخون بزيم ده يشتن فرموي زار بزار دا بيرم دا قلت ورا بعد نصحتي تشد بكم كرمتو قنزي تعزب بيرادقي أقال لي بكسي كاتو بناي محمد
دەڵێ پێغەمبەرم نەکەی بچێ لای و نەکەی بڕوا بە قسەکانی بکەیت گوت زۆر بە توندی ئەوەی دەکردم تهدیدی دەکردم هەموو جارێش ئەوەی پێدەگوتمەوە تێمەسی جێم نەدەدایە هەموو ڕۆژێ مەڕەکانم بەجێ دەهێشت و ڕێک دەچووم لە مەجلیسی دادەنیشتم فەرمی ئاخیری سبحان الله ئیمانم پێهینا ڕۆژێک چووم ثم الله يا رسول الله صلى الله عليه وسلم أمن ما وكديم لما زيسي تدادا يشم براستي استاد ظلم كيشت أو قناعتي بيغمبر إخوان هاتي ما بيعت لقرب باسم والله إيمان بيهنا فرموي قلتي باشان بيب يا رسول الله والله مشكلتي شمي قلتي سيوتي والله مشواني بالكم هم روجي قليم دكا هم روجي قليم دكا دريتو شوانيشي زور خرابي اگر او هابي درد دكم او صار براسي مره كان لرو لاوازن هشي ريانيه قلت برو مره كان تبينا كم مره كان هنا خصبت بيغمبري خويا عليه الصلاه والسلام سبحان الله قلت دستي بفشتو قواني داهنا قلت مرقرو بون قواني ابرتير بو قلت ايواري برد موكب بالكم خنيب قلت اي ما شاء الله اي ما شاء الله كره اورو بردي تشي قلت والله هر او زاره دي بيشت دمرت هر لوين قلت اتيدو اورو او هم شيرين هاتي او قربونا قلت والله راسي بيبرم قلت يا قلت والله امن برمكان محمد المصطفى عليه الصلاه والسلام او بيغمبرك اتو امن اللي ترسان والله دعاي وياه قلت هو بشكر لسر خو اما هو اللي يدير هو بشكر لا يعني وقفتي كردو راوستا قلتي دبن بلا قلتي لقداكم هردوكم بردا قلت يا رسول الله او بلك كما او هم زاري او قصيده كردو صاحب مركانه او اجداكم بس من هم جان مزيات لكن بلكم بردي تسري تي بيغمبري خواش عليه الصلاه والسلام قصي خوشي لبو كردن هر ريزي قرتن قلتي هردو كان ايمان يعني هنا هردو كان ايمان يعني هنا سبحان الله كايمان يعني هنا قلتي كهستان رويشتين طبعا قلتي لغاية بلكم قلتي سبحان الله براستي هتاكو استا بياوي زواني او هم نديتوا هتاكو استا بياوي او هباكو خاوين وقصشير نم نديتوا براستي بيم سير بو اما تسي بياويكا براستي هر نور وزمالكي نشاني راسقو يكيبو هر قسكاني كدا يكرد ما شاء الله هموي نور وبركتي لدهات ندري سبحان الله قلتي هردو كان ايمان يعني هناو بس بتمشاكل ديني بيغمبري خواه صلى الله عليه وسلم صحابي شي ترت دفرموي أمن لقر خص مكاني خوم هاتنا مديني هندك اشتري سور مان بيبو بيني بيان فروشين قلتي والله أما بارقو حاري خو مان دانا وخيمة مان هردا قلتي بيانيكي زوزو يكشيكمان لي بديار كد براسي بياوشي زور جوان و ريكو بيكو خاوين و نور و زمالي بيو بو قلتي سلامي شي لي اما كر قلتي بالسلام من جواب دو ايوا خلتي تشندرن با اما خلتي ربضينا قلتي بو هاتون قلتي يا والله هاتون او اشتري سور من هنا وديان فروشين تدفروشنا من قلتي ان ارى والله اشتري شي لي ما نكري بس قلتي اسا باركم بينيا اشتراكم بدني امن دسمو مالي باركتان لو روان دكم قلتي ام باشا قلتي والله رويشت قلتي لبيني خومان بو مقو قلي كو او بارتان كو اشترتان داي دزاني تسمى قيمتها كرا كاس داي ناسي لا والله كاس داي ناسي ادي كو ببي زمان ببي رهن ببي شتا كو او اشترتان داي برواتن قلتي لبين ما بو قرتو برتا كربابه والله تازه بردي رويشت تي لو دا ما يجنيك ما لقلبو جناك قلتي كرة قلي مكن برتش مكن قلي ليك تريج مكن بحق قرآن ده مساوي أو ده نوراني مديد نور زماني أو ده مديد قد أو بياو بفيل بازان ناسي قد أو بياو لي مترسن كمال تام بخوا وليشي مترسن كوا باركتان تاخيرك وتي أوي أمن دي تمشتي وام نديت يا لنور زمانكي وتي باشا سبحان الله ساعاتي بيسو كابرايا كان سلامي كردو يكومرا قصبي بيبو قلت كاكا او امن لكن بيغمبري خواوه هاتوما صلى الله عليه وسلم او قصبانا حتى بيتان دخوري بيخون كخوارتان لي تيربون او زا بيتشيشن حكي اشتراكي لي بيجرنو او يتكم بدنو سبحان الله او زاني من او محمد المصطفى صلى الله عليه وسلم عزيزان سبحان الله ام جواني بيغمبري خو عليه الصلاه والسلام لقر اوهمو زمالشي هبوا هيجنيتي شي بيها نخرتاوا اگنا تماشای حضرت یوسف کن حضرت یوسف همو جوانی کان افرت کان مصر حتی
حتا زولەی خاش پێی مفتەلا بوو بەڕاستی پێی مبتەلا بوو بەڵام بۆ بە جەمالی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە یوسفی جوانتر بووە دای عایشە شعرێکی عەرەبی هەیە هەر کوردیەکەتان لۆ باز دەکەم دەفەرمووی ئەوان جوانی یوسفیان دیت دەستی خۆیان بڕی بەوەڵڵا جوانی محەممەدی خۆیان محەممەدیان بدیت با دڵی خۆشیان شەخشەق دەکرد لەگەری یعنی ئەوەندە جوانترە دای خەدیجە دەفەرمی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمی ئەگەر مولکی کیسرام هەموو بدەنێ ئەگەر هەموو زەوی دنیام بدەنێ نایگۆڕمەوە بە یەک لیقای جوانی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەدی باشە لەبەر چی پێغەمبەری خوا هیچ ئافرەتێکی پێ مبتەلا نەبوو پێم تووشی فیتنە نەبوو بۆ بە عەزرەتی یوسف مبتەلا بوو خو ئەویش هەر پێغەمبەرە سبحان الله یەک فەرقیان هەیە ئەو جەمالی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خوای دای پۆشت بوو بە هەیبەتی نبووەت لۆیە کە تەمەشا دەکرد دەزانی پێغەمبەرە ئەم جەمالەی وی ئەو جوانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوا دای پۆشت بوو بەچی بە جەماڵ و هەیبەتی نبووەت بۆیە سبحان الله هیچ ئافرەتێکیش پێ مبتەلا و پێ تووشی فیتنە نەبوو تەماشای سەحابەکانی پێغەمبەرکان عەلەیهی سەڵات وسەلام چۆن وەسفی جوانی پێغەمبەریان کردی عەلەیهی سەڵات وسەلام یەک لەوانە بەڕای کوڕی عازب ڕزا و ڕەحمەتی خوای لێبی لێیان پرسی گوتیان ئایا ڕوخساری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو شیر وایە ئەوە نەیان دیتبوو ئەوەی کە لە بەڕای کوڕی عازبی پرسی تابعی بوو گوتیان ئەی بەڕائەت و لە خزمەت پێغەمبەری زۆر دانیشتووی صلی الله علیه وسلم ئایا پێغەمبەری خوا ڕوخساری وەکو شیر وایە تەمان شیر بریقەی دەداتەوە فەرمووی نا بەل مثل القەمەر نا بەخوای وەکو مانگ وابوو وەکو مانگ سەحابەیەکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەجێرتەوە کە ناوی جابری کوڕی سەمرەیە لێیان پرسی ئەی جابر ئایا ڕوخساری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو شیر وابوو فەرمووی نا وەڵڵا وەکو شەور وەکو مانگ و ڕۆژ وابوو فەرمووی لا بەل مثل الشەمس والقەمەر مثل الشەمس والقەمەر دەفەرمووی وەڵڵاهی دەموچاوی وەکو ڕۆژ و وەکو مانگ وابوو ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی وەسفی ڕوخساری پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی ئەو دەموچاوە جوانە بەحیاتم شتی وام نەدیتووە دەیگوت ڕۆژە لە نیمچەوانی تێپەڕ دەبی و دێتن سبحان الله زە ئازیزانی من زۆر لەو شاعرانی ئێمە وەکو بێخود وەکو کاک ئەحمەد موفتیزادە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی بەڕاستی چکە ئەوانە زۆر بە ڕوخساری پێغەمبەر شاد ببوون زۆریان دیتبوو زۆر جوان وەسفی جەماڵی ئەو پێغەمبەرە دەکەن عەلەیهی سەڵات وسەلام بەس بێخود چ دەفەرمی دەفەرمی ئەتڵێتەوە گاهێ بە خەیاڵی خەت و خاڵی ئەخولێتەوە گاهێ بە جوانی شەوق و جەماڵی سبحان الله بێخود تەمان زۆر بە خزمەت پێغەمبەری گەیشتەوە عەلەیهی سەڵات وسەلام جار بەجار اشتیاقی لێ پەیدا دەبوو کە بیبینی ئەی فەرموو دەمێک کە چاوەڕێیەتی گیان و دڵ ویساڵی تۆ ئومێد ئەکا کە دەرکەوێ لە پڕ ماهی جەمالی تۆ ئەنی سبحان الله چەند بە اشتیاق بوونە کاک ئەحمەد موفتیزادە هەزار ڕەحمەتی خوا لێبی لە سجن هەموو شەوێ دیتیتی هەموو شەوێ 9 ساڵ لە سجن بوو کاک ئەحمەد موفتیزادە هەزار ڕەحمەتی خوا لێبی یەک لە عالیمە گەورەکانی ئەهلی سوننەیە خەڵکی سنەیە بە ئەسڵ دوایە گیرە 9 ساڵ لە ئینفرادی بوو بەر بوو 6 مانگ ژیا وەفاتی فەرموو هەزار ڕەحمەتی خوای لێبی ئەو کاک ئەحمەدە هەموو شەوێ لە خزمەت پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وسەلام لە سجن بەڵام کە هاتە دەرێ تووشی برادەر و ڕەفیق و خەڵکی لە دەورا پشکۆ بووە کەم پێغەمبەری دەدیت عەلەیهی سەڵات وسەلام جا ئەو شعرێ بەسەردا هەرگوت فەرمووی لە شعرەکەیدا دەفەرموویتن دەفەرمی لە جەمی یارانی گیانی خۆم لا تەنها دەفەرمی لە جەمی یارانی گیانی تۆم لا نەبێ خۆم پێتەنهایە تۆم هەبێ تەنها لە ئینفرادی لام جەمە هەرچی خۆشی دنیایە دەفەرمی کە لە ئینفرادی بەتەنێ بووم کە ئەتوو شەوان لەکنم بووی وەم دەزانی هەموو خەڵک لە دەورا و پشتم بەڵام لەوەتی بەر بوومە لە سزن و خەڵک هەموو لە دەورا و پشتم ئەتوم لەکن نییە هەروە دەزانم لە چۆڵی دەژیم سبحان الله ئاخر شتان لۆ بجێرمەوە لۆی مامۆستا برای عەزیز و خۆشەویستم مامۆستا خاڵید دێ قسەی خۆشتان لۆ دەکا کوڕە گەنجێک دەفەرمووی مامۆستا محەممەد ئیحسان دەجێرتەوە ئەوەی داعیە میسریەکە دەفەرمووی ڕۆژێکیان دەرسم شەرح دەکرد
کوڕە گەنجێک هەستاوە گوتی مامۆستا ئیشێکم پێتە لە پاش دەرسەکەی نابی بڕۆی. گوتم باشە. تی لە پاش دەرسەکەی هات گوتی وەڵڵی مامۆستا داچێکی نەخۆشم هەیە زۆر نەخۆشە لە ماڵێ ئەوە دەبی تەکلیفی کردە دەبی هەر بچینەکردی. کورە بابە ئیشم هەیە پێم ناکرد گوتی بخوای مامۆستا زۆر تەکلیفی کردە گوتی دەبی ئیلا بچی مامۆستا محەممەد ئیحسانی بینی. تی وەڵڵا لەبە دڵی وی چوم تی پیرێژنێکی نورانی بوو لەسەر قەلەوێرەکی نەخۆش کەت بوو بێتاقەت گوتی چاوی بە من کرد و ئەمنی دید گوتی هەستاوە لەسەر قەلەوێرەکەی دانیشت. گوتم فەرموو چیشت هەبوو؟ گوتی وەڵڵاهی لۆ یەک شتی بانگم کردی. گوتی ئەمن چەند ساڵە نەخۆشم هەموو شەوێ بە خزمەت پێغەمبەری خوای گەیشتیمە صلی الله علیه وسلم. بەڕاستی ئێستاش نازانم دوو سێ ڕۆژە نازانم لۆ نایبینم. پێم خۆشە عیلازێکم بکەی بزانی سەبەب چییە باسی حاڵی خۆم دەکەم نەبوت بزانە خەلەل لە چێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نایەتە لام. گوتی ئەو زام بە خۆمدا چوومەوتم سبحان الله پیرێژنێک بەقەدەرمە پێغەمبەریش ناناسی بەقەدەرمە ئەو سافی پێغەمبەریشی لانیە بەقەدەرمە حەدیسی پێغەمبەریشی نەخیندیتەوە بزانە ئەو عشق و ئەوینەی لە ناو دڵیتی هەموو ڕۆژێ بە خزمەتی دەگا. ئەوە دوو سێ ڕۆژە نایبینی ژیانی لێتاڵ بووە بانگی من دەکا دەرەوەرە عیلاجەکەم لۆ ببینەوە لۆ ئەمن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خەو نابین. ئازیزانم جا بەڕاستی نیعمەتی خوایە ئەو کەسانەی کە بە خزمەت پێغەمبەری خوای دەگەن عەلەیهی سەڵات وسەلام. بەوەڵڵا ئینسانی یەک زار لە خەو بیبینی ئیتر تەواو پێغەمبەری خوا موژدەی دایتێ کە ئەمن بەڕاستی بە وەزعی حەقیقی خۆم خۆی پیشان دەدەم. بۆ ئەوەی بەڕاستی بەو نور و زەمانە مەحروم نەبین لەو جوانەی مەحروم نەبین پێویستمان بە چەند شتێکە. یەک بەڕاستی دەبی ئێمە ئەو پێغەمبەرەمان لە هەموو کەسێک خۆشتر بێتن. لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. حتى لخزانة لپیاوەکەت لە جەرگی خۆت کە منداڵەکان ئینسان کە جەرگشتێکی بێقەرارە لێ دەبڕێ دەبی لە جەرگی خۆت زیاترت پێغەمبەری خوات خۆش بێ. ئەگەر ئەو هابووی نێزیکە ئەتوو بە خزمەت ئەو پێغەمبەرە بگەی عەلەیهی سەڵات وسەلام. دووەم بەڕاستی دەبی سونەتەکانی جێبەجێ بکەیت. بەڕاستی شکل و هەیبەتت هەستان و دانیشتنت گفتوگۆ و نووستنت نانخواردن و هامشۆت هەر هەموو لەسەر سونەتی پێغەمبەر بی صلی الله علیه وسلم. و سێمیشیان بەڕاستی زۆر سەڵەواتی لەسەر لێ بدەیت. بەڕاستی زۆر سەڵەواتی لەسەر لێ بدە چکە هەر سەڵەواتەکی لێ بدەیت ئیلا عەرزی پێغەمبەر دەکرێ عەلەیهی سەڵات وسەلام کە یا ڕەسوول الله فلانی کوڕی فلان یان فلانی کچی فلان ئەوە ئەوەندە سەڵەواتەی لەسەر تو لێدا. یا ڕەبی خوا لێ دەپارێمەوە بە ناو جوانەکان داوا لێ ئەکەم بە ئیسمی عەزەمت. یا ڕەبی خوا لە دیداری ئەو محەممەد المستەفایەمان مەحروم نەکەی. یا ڕەبی خودایە بە دیداری ئەو جەمالەمە ئەو جوان و جەماڵەمان شاد کەی. یا ڕەبی خودای لە بۆ خاتری گەورەی خۆت خوایە ئەو کۆبوونەوەمان شاهێدیە و دەلیلە لەسەر محەبەتی ئەو پێغەمبەرەی خوایە محەبەتی ئەو پێغەمبەرەمان لە دڵ زیاد بکەی. یا ڕەبی خواوەمان لێ بکەی بەڕاستی شوێن کەوتوی ئەو پێغەمبەرەی بین هەر تەنها و تەنها بەدوای ئەو پێغەمبەر بکەوین. یا ڕەبی خوایە مەحرومان نەکەی لە شەفاعەتی. یا ڕەبی خوایە مەحرومان نەکەی لە دیداری لە ڕۆژی قیامەت. وصلی الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين.